سڵاو بینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هێنی ئێستاش سێردێڕی چەند هەواڵ. هێرشی موشکی و درۆنی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی چوار هاوڵاتی لە شارەکانی کوردستان، بەرزبوونەوەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر شارەکانی هەرێمی کوردستان، درێژەی هێرشاو بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم، و کشانەوەی کارمەندانی شرکەتی ڕووسی ئەتۆم لە وزەخانەی ئەتۆمی بوشێر. درێژەی هەواڵەکان. هێرشی موشکی و درۆنی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی پێنجشەممە 13 خاکەلێوەی 1405 هەتاوی کەمپی بنەماڵەکان و هەروەها بارگای حیزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە چەندین درۆنی ئینتحاری و موشکی بالستیکی مامناوەند بە ئامانجگیران. بە پێی دوایین هەواڵەکان کەمپی بنەماڵەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری کۆیا، بارگاکانی پارتی ئازادی کوردستان لە پاکشار و هەروەها بارگاکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ناوچە سنووریەکان بە چەندین درۆنی ئینتحاری و موشکی بالستیکی مامناوەند کرانە ئامانج. شایانی باسا کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئاستی زیانەکان زانیاریەک بەدەستمان نەگەیشتووە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چوارەنووسی چوار هاوڵاتی لە شارەکانی کوردستان. بە پێی دوایین زانیاریەکان چوار هاوڵاتی خەڵکی شارەکانی ورمێ، ئیلام، شنۆ و مەهاباد سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە ڕۆژانی ڕابردوودا ئەو چوار هاوڵاتیە بە ناوەکانی سۆران سۆهرابی، فاڕوق نیکسەرشت، حەمید چەپاتی و ساسان چەمەن ئارا لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیار کراون. شایانی باسا کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هاوکاری دەست بەسەرکرانیان و هەروەها شوێنی ڕاگرتنیان زانیاریەک لەبەردەستدا نییە. بەرزبوونەوەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر شارەکانی هەرێمی کوردستان. شەوی چوارشەممە 12 خاکەلێوە چەندین شاری هەرێمی کوردستان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە چەندین درۆنی ئینتحاری و موشک هێرشکرایە سەریان. بە پێی هەواڵی گەیشتوو شارەکانی هەولێر، سلێمانی، دهۆک، کۆیا، ئامێد و هەروەها چەندین شوێنی دیکە لە ناوچەی سۆران لەلایەن ڕژیم بە ئامانجگیراوە و بۆتە هۆی زیانێکی زۆر لە ناوچەکان. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیاندنێک سەبارەت بە ئاستی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم لە شارەکانی ئێران چەندین شار و ناوچە بە توندی بە ئامانجگیراون و زیانێکی زۆری مادی و گیانی بەهێزەکانی ڕژیم گەیشتووە. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون لە شاری تاران، ناوچەکانی تێهرانسەر، چیتگەر، شارۆچکەی گوڵستان و هەروەها پێگەکانی هەوارنیروزی ڕژیم بە چەندین موشک و بۆمبی سەنگەرشکێن هێرشکراوەتە سەریان. هەروەها لە شاری ئیسفەهان پادگانی 15 خورداد و بنکە موشکیەکانی ڕژیم لە بەهارستان بە تەواوەتی لەناو براون. لە هەمان کاتدا مەخزەنەکانی سوتەمەنی فڕۆکەکانی ڕژیم لە شارەکانی مەشهەد و هەروەها پێگە سەربازیەکانی ڕژیم لە شاری کەرەج بە توندی هێرشکراوەتە سەریان و لەناو براون. کشانەوەی کارمەندانی شرکەتی ڕووس ئەتۆم لە وزەخانەی ئەتۆمی بوشێر. بە پێی دوایین زانیاریەکان لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر لە کرێکارانی ڕووس ئەتۆم لە وزەخانەکانی ڕژیم هاتوونەتە دەرەوە و ڕەوانەی وڵاتانی خۆیان کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە پێشووتر زیاتر لە 160 کارمەندی ئەو شیرکەتە کە لە وزەخانەکانی ئەتۆمی بوشێر کاریان دەکرد گواستراونەتەوە بۆ وڵاتەکان و ئێستا زیاتر لە 200 کارمەندی دیکە وازیان لە کارەکانیان هێناوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ساڵانی ڕابردوودا لەلایەن
لایەنە پەیوەندیدارەکانی وڵاتی ڕووسیەوە یارمەتیەکی زۆر بە پرۆژەی ئەتۆمی کۆماری ئیسلامی گەیشتووە و ئەمەش بۆتە هۆیەوەی بەرزبوونەوەی ئاستی ناکۆکیەکانی نێوانی یەکێتی ئوروپا و ڕووسیا. کەشی توندی ئەمنی لە شارەکانی ئێران و دەست بەسەرکردنی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان. لە ڕۆژانی ڕابردوودا سەرەڕای بەردەوامی هێرشەکان بۆ سەر شارەکانی ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە گوشارێکی چەند قات خراوەتە سەر هاوڵاتیان. بە پێی دوایین هەواڵەکان ڕۆژی ڕابردوو لانی کەم 10 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ئێران بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی بیانی و هەروەها کۆکردنەوەی زانیاری لە شوێنە هەستیارەکان و ناردن بە میدیاکانی دەرەوەی وڵات لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیار کراون. شایانی باسا کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و قەزاییان هێشتا زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. لە سێدارەدانی یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 ڕۆژی ڕابردوو لە درێژەی جەنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە هاوڵاتیانی ناڕازی یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارە دراوە. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەو هاوڵاتیە بە ناوی ئەمیر حسین حاتەمی لە ڕەوتی ناڕەزایەتیەکاندا دەست بەسەر و پاشان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی محارەبە حکمی سەداریان بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیە کە چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە لە سێدارەدانی کۆمەڵێکی دیکە لە بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ڕژیم هوشداری جددیان داوە و داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کردووە کە هەڵوێستی پێویست دژ بە جەنایەتەکانی ڕژیم وەربگرن. خراپی دۆخی ژیانی بەندکراوان لە زیندانی قەزل حەساری کەرەج. بە پێی راپۆرتەکان بەندکراوانی زیندانیانی قەزل حەساری کەرەج بە بیانووی هێرشەکان بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران لە سەرەتاییترین مافەکانی ژیانیان بێبەشکراون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە لانی کەم 16 بەندکراوی سیاسی ڕاگیراون لەو بەندینخانەیە بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی دژ بە لە سێدارەدانی 4 زیندانی سیاسی ڕەوانەی ژووری تاکە کەسی کراون و لەژێر گوشاری توندی هێزە ئەمنیەکاندان. لە هەمان کاتدا بە گوێرەی هەندێک هەواڵ کۆمەڵێک لە زیندانیانی مانگرتن لە خواردنیان ڕاگەیاندووە و دۆخی تەندروستیان ناجێگیرە. دوایین هەواڵ هەڕەشەی بەرزکردنەوەی ئاستی هێرشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی لەلایەن سەرۆکۆماری ئەمریکاوە. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی ڕێژەی ململانی سەربازیەکانی ناوچەکەدا سەرۆک کۆماری ئەمریکا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە لە ئەگەری ڕێکەوتنیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئاستی هێرشەکانیان بە چەند قات بەرزتر دەکەنەوە. بە پێی دوایین هەواڵەکان ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە تا گەیشتن بە ئامانجە سەرەکیەکانیان بەردەوام دەبن لە هێرشەکان و هەروەها جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە لە ئەگەری واژۆنەکردانی ڕێکەوتنێک لەگەڵ کۆماری ئیسلامی لە ماوەی 2 تا 3 هەفتەدا ئاستی هێرشەکان چەند قات بەرز دەکەینەوە و ژێرخانەکانی ژیانی خەڵک بە ئامانج دەگیرن. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوو بەهۆی هێرشەکانەوە زیانێکی زۆری مادی و گیانی بەرخەڵکی مەدەنی کەوتووە و بەردەوامی ژیانیان زۆر ئەستەم بۆتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانمان پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.